لە ساڵی 2023 کە ئێستا لە کۆتاییەکەی داین کەسانێکی زۆرمان لە خۆشەویستەکان و ئازیزەکانمان دفن کرد و شادیانمانەوە، خوالیان خۆش بێت. ڕۆشتن، چەند کەسمان ناشت ئەم ساڵ لە ئازیزەکان و خۆشەویستەکانمان و کەس و کارەکانمان ڕۆشتن، بەڵام ئێستا هیچ شوێنەوارێکیان نییە مەگەر وێنەکانیان ببینین یا بڕۆین پارچەیە خۆڵ قەبرەکەیان ببینین. تاو ئاسەواریان نەما، شوێنەواریان نەما، خۆشەویستی ئێمە بوون، ئازیزی ئێمە بوون، خوالیان خۆش بێ. ئێستا مەگەر وێنەکانیان بۆ یادگاری مابێ یا کۆمەڵێ خۆڵ هیچیش نابینی لە ژێرەوە. بۆیە دڵنیا بە ئێمەش ڕۆژێک دێت دەبینە یادگاری و دڵنیا بە کە ساڵی 24 دێ کەسانێکی زۆر لە ئێمە دەخرێنە ژێر خۆڵەوە. بەخوای سە خەڵکەیە خۆی حازر کردووە ناگاتە 24، بەخوا خەڵکەیە 25 نابینێ 2025 بە تەمای مردن نییە، نەخوا دەناسێ، نە عیبادەت بۆ خوا دەکا، نەباشی هەیە لە قەبر و قیامەت. واللهی 2025 هاتووە ئەو لە ژێر خۆڵدایە. لەوانە ئێمە تیابین، ئەوانەی کە پارەکە مردن خۆ ئەم ساڵ مردن زۆرێکیان گاڵتیان بە مردنە هات، بە تەمای مردن نەبوون، بە تەمای ژیان بوون، ئەم ژن بێنێ ئەو تەعین بێ ئەو خوێندن تەواوکە، بەڵام هەمووی مرد، خوالیان خۆش بین. کەواتە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم 5 شت هەیە لە دەستی مەدە پێش ئەوەی 5 شت بێتە پێشەوە. حیاتەکە قبل مەوتیکە، حتا لە ژیان دای هەوڵ بدە پێشەوەی مردن بێ، کە مردن هات یەک چرکە مەجالت پێ نادرێ. والله مەجاری لا إله إلا الله کەت پێ نادرێ، ئەوەندە تەمەنە درێژ کرێ تەنها بڵی لا إله إلا الله ئەگەر پێشتر نەدوت بێت. کەواتە مردن دێت. بۆی ئیمامی سەعیدی کوڕی جوبەیر ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێ هەموو ڕۆژێک بۆ ئیماندار کە تێیدا دەژی و نامرێ غەنیمە و دەستکەوتێکە، ئەسپاسی خوا بکە کە زیندوی ئەمە غەنیمە و دەستکەوتێکە لە دەستی مەدە، دڵنیا بە ڕۆژێک دێت پەشیمان دەبیتەوە.